تازە کێشەکە ئەوە کۆن بوو کاک دکتۆریان دایکم باسیەکە ئێستا ئەتوانێت ئێستا ڕێگە چارەسەرێکم بۆ بدۆزێتەوە بۆم کێشەی من چونکە من چی بکەم دوای ئەوە کە هاوسەرەکەم هەرڵێ ئەو بکە ئەو تۆل و توالێ بکەوەکە من مەجبورم بە قسەیکەم چونکە من هاوسەری خۆم خۆشێ مناڵێکمان هەیە ئێمە لەگەڵ ئەو پیاوەیە یعنی من چی بکەم ئەی نابێت تۆی خۆش بێ ئەی نابێت تۆی خۆش بێ ئەو بەمەرجەوە تۆی خۆشەوێ یعنی ئێستا هیچ ئەیبێکن نییە 5 جار خۆ قسۆتە ژێر چەقۆوە ئەم هەموو پارە بە مانسەرف کردووە پیاوەکەەوە ڕازی نییە کێ ئەڵێ ئەو وەسواسی لەگەڵ یەمێنی چێ ئەبێ ڕۆژێ لەگەڵ پیاوەکە تا دابنیشن خاتونجان بیەنایەت دانیشە لەگەڵمانە ڕێگە چارەی سا تۆ بەسای تۆ ڕێگە چارە بەس عملیاتی شەشەم بکەی باشە گرنتی زەمان هەیە دوای شەشەم داوای حوتەم نەکا ئەو من دڵنیام کە هیچ ناخۆشیێک ڕوونادات یعنی دڵنیام کە ڕوخسارم باشە مێنێتوانێت لاڵێن جوانتریش نەزانی مێردەکەم پێ مەڵێ عفو یارمەتیم بە بۆ ئەگەریەکێ بزانێ نەشتەرگەریە کاتوشی شتێکە بێیکە هەموو کەس دڵنیا بە وتێتی من نەشتەرگەریەکەکەم و ئاسانە من باسی باوش ئەو کوڕی ئەو گۆرانی بێژاکەم خوافیکە ئێ خۆشتەکە هەر مەعیدە و گەدە بچووکردنەوە شتێکی ئەوە قودزنی هەر زۆر ئاسانە بەڵام تووشی نەزی بۆ تۆ چوزانی تووشی چێ مزعفاتی هەموو شتێ بابەجان تۆ ئەم هەموو دەرزیەکان بە ڕوومەت تاو بە لێو تاو بە برۆ تاو بە نازام چیە ئەم هەموو شتێکیەکان هەمووی مادەی خارجیە کێ لە جسمی دو حساسەتی بە هیچیان نییە دوای 5 جارێک کرد بەس نییە 5 جار ئەی ئێستا ناو ناتۆڕیان لە منە دۆزنەوە گاڵتەم پێەکەن لەگەڵ دوشەکانمە هاوسەرەکەم خۆی لێ بە تەجمیلی شەشەم کەیتەوانێ یعنی منش هاتوون بۆ لای دایک و باوکم یارمەتێکم بن وڵی دایک پارەم بۆ نایەن دکتۆرجان ڕێگا چارە هەر ئەوەیە بڵێ من هیچ عیب نییە و بە قسەیان مەکە ئەخر تو هەرچیە بیعنی ئەم پیاوە داوایکە بە قسەی بکەی دکتۆر یعنی ئەمە هەر لە مناڵیەوە دیارە ئەم مناڵە یعنی دایک و باوکێڵێت هەر لە مناڵیەوە ئەوەنە بە ناز بە خێیان کردو هەرچیکی ویستووە هەی بۆیان کردووە ئێستا کە هاتۆتە لای ژنەکەشی ئەم داواکاریانەیە هەیە ئەبێ هەرچیەکی ویست کە لەو تەلەڤزیۆنەیە هونەرمەندێکی تورکی بینی کە ئەکتەرێکی تورکی بینین جوان بەبێ ژنەکەی ئەمیش جوان بێ ئەبێ عینەن ئەو بێ ئەبێ بۆشی بکرێت یعنی بەڕاستی یعنی ئێمە بێزار بووین لەو وەسعە یعنی نابێ بە قسەی بکەی بڵێ تەواوی تر لە سەقسەی جەنابێ هاتون جانەگەری کێ لەم جۆرانە بێ خۆی ساباسی نازداری و کرد ئەوانەی کە سێتیان لاوازەوانی بڕواان بخۆیاننی ئەوانەی کە دایک و باوک هەموو شتێکیان بۆ جێبەجێکردون ئێستا دایک و باوکی وەختی خۆی چی مناڵی نازات چیە هەرچێ بە دایک و باوکیڵە ئەوەی شەشەکەمی بۆ جێبەجێکرد ئێسامی کرۆ بە دایکی دووەمی ئەبێ چیان بۆ کردو ئەمیش بۆی جێبەجێ بکە دوای ئەوەم کابرایە تۆ ڕۆژێدانە نشی لەگەڵیە چراخان بڵێ باشە جوانی ئینسان بەس لە ڕوخساریایەتی بەس لە ڕوخسارە بۆ کەم کەسێ دوو لە ڕووی ئەم میوانانە و دوو لە ڕووی بینەران و بیسەران تا بڵی جوانە تا بڵی مواسەفاتی تایە بەڵام کەسێکە قسەیەکی لەگەڵاکە بۆ گەنە دوو لە تۆ لەش فرۆشە بێویژدانە گەندەڵە یعنی جوانی ئینسان بە ڕفتاریەوەێتی جوانی ئینسان بە ئەخلاقیەوەێتی بۆ ئەم کابرایە هەموو جوانی کۆکردوێتەوە لە شکلی تۆیە بۆ وازل لێ ناهێنێ ڕاستەکە من لە 100 وەکو دایکتم هەمان ڕەم هەیە نابێت تۆ بکەویتە ژێر کۆنتترۆلی مێردەکەتەوە نابێت تۆ بووی بە عەبدی ئەو خوشکی من تۆ هاوسەرنی هاوسەر هاوایە ینی ڕابۆچوون ئەبێ گوێ لە بەرامبەرەکەشە بگرێ ئەبێ گوێ لە تۆ بگرێ خوا دوو گوێ یاوەتێ بەڵام ئەم هەرچیەتە ناو مێشکێوانێ ئەوێ بەسەر تۆ ئافەرچیکە ژیانی خۆت یعنی خوا نەخواستە ئەگەر لەیکێ لە عملیان نەشتەرگەریەکانە تووشی بەڵایەک ببی ئەو کاتە بە مشەوهی و یاخود بە شێواوی تەلاقت دەیە ئەو نێرێتەوە وەلا ئێستا هیچ نییە هیچ عیبێکن نییە ئێستا لەبەرەوەی تۆ خۆت ناتەوێت جینا ئێستا ئەو کامێرا ببینە و خەڵکە ببینە واللهی هەمووی هجوومەکەنە سەر ئەڵێ ئەم کشە چ عیبێکیە ئەوەی کە جاران یاگوبی خەرە سەر چاوی کوێر چاگە بێتەوە بەڕێزانیەوە شکلەکەیتان بینی هیچ عیبێکیە عیبە نییە کچی من تۆ بۆ کەوتوتە ژێر کۆنتترۆلی ئەم پیاوە وەسواسەوە ژیان وا ناڕوە ئەگەرم کابراایە هەر تۆی بەمەواوێ واللهی لی جابیتەوە بچیتەوە لای دایک و باوکێ مرتاحبی نەفسیەن و تو خۆ تووشی بەڵایەک نەکەیت بە بڕوای من ئیسراحەترە